بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. دەستخۆشیم بۆ خۆشەویستانم لە ژیار، دەستخۆشیم بۆ ئێوەی لاو کە لەم زەمەنی فیتنە و فەسادەیە هەندێک لە کات و وەقتی خۆتان بدەنە خزمەتی دین بۆ بەرزبوونەوەی پلەیەکی زانستی و خزمەتێکی ئیمانی. کە لاو بووم زۆر کات سەرشێتی و سەرڕۆیی زۆرم ئەکرد لە سۆفیەوە بۆ سەلەفی، لە ئیخوانەوە بۆ جیهادی، تەکفیری، هەمووی ئەکرد. بە دوای ڕاستیەکە ئەگەڕام حەزم ئەکرد ئەو ڕاستیە بزانم چی بکەم لە ژیانی خۆمە، لەکوێوە ئاسوودەیی خۆم دەستگیر ئەەکەم. زۆر کات لە گەورە پیاوان پرسیارم ئەکرد ئەی هاوار من چی بکەم، یعنی بۆ ئایندەی خۆم چی بکەم، چی شتێک سوودی هەیە لەم زەمەنی فەوزایە. ئامۆژگاریە کە لە دوای 40 ساڵی عمرم اینجا زۆر بیرم لەو ئامۆژگاریە ئەکردەوە، زۆر سوودم لێ وەرگرت. ئەوە بوو زۆرێک لەو بەڕێزانەی کە پرسیارم لێ ئەکردن ئەیانوت دوو شت کە و بەس، بۆ خۆت خەریکی تەسکیە و تەربیە بە، بۆ خەڵکیش خەریکی تعلیم و تەدریس بە. لەم زەمەنی فیتنە و فەسادات تەنها ئەوە فریاتەکەی. لە دوای 40 ساڵی خۆم ئێستا هەر کەسێ پرسیاری ئەوم لێ بکات کە بەچیەوە سەرقاڵم چی بکەم، جیهانی ئیسلامیەوە حاڵیەتی مسلمان لە بینیەکە ئەو شپرزەیان هەیە، تەنها ئەم دوو کەلیمەی پێ ئەڵم کە تەربیە و تەسکیەی نەفسی خۆتکە و خەریکی علومی شەرعی بە، علومەکان بگەیەنەرەوە، تەسکیە و تەربیەی خۆت زۆر جوان کە. هەر یەکێک لە ئێمە پێش ئەوەی بینە ناو ئەم خێوەتگە جوانەوە جۆرێک تەجهیزی لاشەی خۆمانمان کرد، برسیمان بوونانمان خوارد، جلو بەرگ و پۆشاک دەزێژمانە و دەزێژمان گرتەوە، خۆمان تەرتیب کردوین جا هاتینە ژوورەوە. بەشی دەرەوەمان هەستی پێ ئەەکەین چۆن تەرتیبی ئەەکەین، بەشی ناوەمان کە لە دەرەوەمان زۆر گرنگترە زۆر کات فەرامۆشی ئەەکەین. پێش ئەوەی هاتین ئەبێ نیەت بێنێ بەڕاستی ئینسان وەکو غەزالی ئەفەرمێ بۆ هەر کارێکی خەیر بوەستە مەی کە هەتا نیەتە هێنی، ناوە پاککەرەوە سازی کە خوای من لەبەر خاتی تۆ ئەچم ئەم کەلیماتانە ئەڵێم، ئەم کەلیماتانە گوێ لێ ئەگرم. ئەم ئیستعدادە ذاتیە ڕۆحیە زۆر گەورەیە. یعنی ئێمەمانان تەسەور کە هەندێک جار وازانی خەیاڵمان محاسبەمان لەسەر ناکرێ، بڕواکەن ئەو ئەعمالانەی ئەو کردوانەی کە لە ناوەوەی ئینسانەکرێ زۆر زیاتر لەوەی کە لە دەرەوەی ئینسانەکرێ، کە زۆر ضرورە لە پاکسازی و ئاسایشی دەروونە ئێمە گەڕابین بەناو ناخی خۆمانە. ئەگەر پرسیار بکرێت لە هەر بەڕێزێکتان بڵێن تەسکیە چییە، هەومان ئەزانین تەخلیە و تەحلیە، خاڵیکردنەوەی لە خراپەکان و ڕازاندنەوەی بە چاکەکان. بەڵام چی ئەڕازێنیتەوە، چی ئەەکەی، چۆن خاڵی ئەەکەیتەوە، ئەمانە عملیەکان کارە عملیەکە گرنگە لە مەسەلەی تەسکیە و تەربیەی ئینسان خۆیە. ئەمڕۆ لە خزمەتانە حەزم کرد کۆمەڵی مەفاهیم ڕێکەمەوە لە مەسەلەی تەسکیە و تەربیەیە کە زۆر ضرورە ئێمە لە مەسەلەی تەسکیە و تەربیەیە ئەو مەفاهیمانە بە جوانی وەرگرین، چونکە زۆر کات لەو مەفاهیمانە تووشی هەڵە ئەبێ. یەکەمین دانە ئایا عەقیدەی ئیسلامی ڕەبتی چییە بە تەسکیە و تەربیەوە؟ تاوان پرسیارێکەیە زۆر ئێستا هەمومان بەلامانەوە عەقیدە زۆر گرنگە، بەڵام لای ئێمە هەرچی ئەەکەین عەقیدە نابێتە عەمەل، عەقیدە چێژت ناداتێ، کۆمەڵە کەلیمات فێرەبی، فێرە بم ئەمە شروطی لا ئیلاهە ئیلا الله، بەڵام تەنفیز و تەطبیقەکەیم نییە. فێرە بم وەلا و بەڕا چی، بەڵام تەنفیزەکەیم نییە. ئەنواعەکانی تەوحید چین، تەنفیزەکەیم نییە. مەفهومێکی زۆر هەڵە هەیە. طبعا چۆن نەحو لەگەڵ بەلاغەی عەرەبیە جیا کراونەوە لە یەکتر. طبعا نەحو فائیدەکەی چییە؟ جوان بخوێنەرەوە هەڵە نەکەی. ئەگەر هەرچی قەواعیدە هەر هەمووی فێر ببی بەڵام تەطبیقی نەکەی لە ژیانی ڕۆژانە تا هیچ سوودی نییە. نەحو بۆچی بخوێن؟ یان لە ڕووی معناوە ئیسفادەی لێ نەکەی، لە ڕووی علمی مەعانیەوە کە بەلاغەیە هیچ ئیسفادە نەکردووە، یان منطقی زۆر بخوێنیت و لە فەلسەفە هیچ نەبی، چونکە منطقەوە ڕێگایە. عەقیدەش ڕێگایە بەرەو تەسکیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم کە پرسیاری ئیمانی لێ ئەکرێ
خاڵەکانی عقیدە باسەکە أن تؤمن بالله وباليوم الآخر وبالقدر خيره وشره وبالملائكة وإلى آخره. أما هم كتابك عقيدة بك أميتها بلام شتيق لما جورتر هيك عقيدة أخاتا عمل كبريتها لإحسان أو تزكية وتربية. طبعا إحسان لزماني كردية أجر سيري قوامي سؤانا بكن هموي بقول لك شاكاري بشكل إحسان إحساني اصطلاحي أو أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك لفرما يشتبه وزكاة خم كلميك مهل جاردو بو إحسان نوم لنا وخدابيني إنسان كاتي نيوجك كاتي صدقك كاتي دعاءك كاتي قسيك بيأكني أبي خدابيني هبي لقرآن شهر بو شوازي وبالوالدين إحسانا باسي والدينك هو كردوي عمله كسي باسي إحسانك يعني كاتي ما مالله لقل دايكو باوكتا كي خدابين به وتصور كيف كم تشاواني سرتو خوا أبيني شون ما مالله لقل دايكو باوكتاك أفرمك أجلك السر بري يعني إذا قتلتم فأحسنوا القتل وإذا ذبحتم فأحسنوا الذبحة كأنما خدابيني لو كاتي أم أجل سر بري شن نرمو حليم أبي لقليا وزور شتيتر لمسألة إحسانا خدابينيا إما تشيجي هرورده ورقرين أقرنا هرشي عقيدة بخيانين تشيجي لي ورناقرين سودي لي ورناقرين وكوا قواعد النحو خيان دبيا هيج إسفاديكي لناكي بو يسيركي بياويكي بير أبيني أقاتا بلاي إحسان من أوها مكتبة عقيدة خيان وناقما بلاي إحسان هو كاركي تشي هو كاركي أو تربية وتزكية كتابك هي كتابك زورنا يابا رسالة دكتوراكي محمد عياش الدكتور محمد عياش لأنه سرزور به زكان كتابك بناوي العقيدة الإسلامية بين القرآن ومناهج المتكلمين عقيدة إسلامي لبين قرآن شون عقيدة بخش أكابو إيمان لقل منهج متكلمين لم أخيرا وهم متكلمين بهم صنف كانوا أشاعرة بما تريدية معتزلة هرشي هي يعني سلفية همو مدارس كان لقل قرآن شوازي قرآن بودارشني عقيدة زور جواز شوازي عملية لحياة إنسان مسلمان بويا دي قد أدي مثلا أخوي قورا أفرمي ويل للمطففين مطففين ترازو بازية ويل بشكل عقيدة مسائل جهنم وإثبات جهنم زور لو كتابة محمد عياش اشتي زور جوان باسك أفرمي بون نمونة مثلا يكفر ما يشت لو كتابة أرستانكم يعني في غمري خواه صلى الله عليه وآله وسلم أفرمي ينزل ربنا تبارك وتعالى كل ليلة إلى سماء الدنيا هموش پروردگاري عظيمي إيما يتا أسماني يكمي الدنيا هو عبدك أنم كي حاجي كي بوي جيبا جيكم كي داوي لخوشبونك بوي بيدم كي داوي بهشتك بيدمي منهجي متكلمين شون لم حديث أروانا لروي قرآن وسنة شون لي بروان منهجي متكلمين هاتون ابن تيمية رحمة الله بكتابه كداناوا بناوي شرح حديث النزول كوتاي أم كتابة باسي شيء أكا سلف هاتون اختلافيان هي لسرشي تكلم سلف يعني لبش عقيدة كيا هاتون اختلافيان هي لسر أوي آية خواجة لجاوية أسمانية كم عرج أكيوت لا يسري لقليات خو عرج لأسمانية كم قورتر هاتون لمرو دراسة شرح حديث النزول يعني كبيرة نهاتون للروا عملية كو دراسة كان كاكا حصة شون يجكتك شواركات هجركات ينظركات شون يجكتك ببارة ولا رب العالمين أما هدف سريكك للصياغي فربودك في غمري خواه صلى الله عليه وسلم نك هدفك أول ذكارية بآيات شونه يعني كاتك حتى آيات الصفات أخوانيته آيات الصفات آية بو أوهم الشرين وعلم كلامه هرام قسل سريئك ينبو أوي للضلي تويا ناوكاني خواجة لجاو ثابت ببي تثبيت ببي وإيمانة بها بي والرنگ بداته للجياني تويا كأما قرنگ أما برشاكي تريد بويا جیاوازیەک یان با بڵێم دووشت جیا کراوەتەوە لە یەکتر کە تەزکیە و تەربیە لەگەڵ عەقیدەیە ئەمە زۆر هەڵەیە تەزکیە و تەربیەی ئینسان بەشێکە یان ثەمەرە و بەرووبوومی عەقیدەی ئیسلامی وەڵڵاهی 100 ساڵ عەقیدەی ئیسلامی بخوێنە ئەو تەزکیە و تەربیەت نەبوو بەرهەمەکەی نەداوە وەک وایە داری زڕ ناشتە بێ هیچ ئیسفادەی لێ ناکەی عەقیدە ئەوەیە تۆ بخاتە حەرەکە و جوڵە بتخاتە ناو ئیحسانەوە ئەگەر ناتوە لە پلەی ئیمانە تا ڕۆژی قیامەت بوەسی وەڵا ئەوە ئیمانم هەیە هیچ کردەوەیەکت نەبێ جوڵت نەبێ پاکسازی خۆت نەبێ سوودێکی لێوەرناگری بۆیە ئەوە تێبینی یەکەمە لە خزمەتانە
لە مەسەلەی پاکسازی و چاکسازیە ئەو عەقیدەی کە ئەی خوێنی تەجاوزی پێ بکە لە عیلم، چونکە لە عیلمە هیچ نییە. تاین تەسەوورکەن ئایا ئێمە خواناسترین یا شەیطان؟ یعنی شەیطان خۆی لە حوزوری ئیلاهیە وەستاوە، علمی هەیە زۆر، هەموو ئەسما و صفات بە باشی ئەزانێ، ئێ باشە مەلعونیش دەیکەوە بوو علم مجردی علم لە عەقیدە هیچ نییە ئەگەر بێت و بەرووبوومەکەی نەبێ کە بریتێ لە تەسکیە نەفس. بۆیە محەممەد عەیاش ئەفەرمێت تاکە کتێبێکم بینی بێ کە عەقیدەی لەگەڵ ئەو تەربیە و تەسکیە تێکەڵ کرد بێتەوە لە ئەواخرینە، ئەگەنا ئەوائل هەمویان ئەوا بوو، لە ئەواخرە کەلیمەکانی حەسەنی بەسری سیرکەی شێخی گەیلانی سیرکە هەمویان ئەوە تێکەڵە، لە ئەخیرە ئەوە جیا کراوەتەوە. ئەڵێ لەم ئەخیرانە ماسە سعیدی نورسی هەوڵێکی داوە لە پەیامەکانە کە تەربیە و تەسکیە تێکەڵ بە عەقیدە کاتەوە، ینی ئەو هەستت بۆ دروستەکە. مەسەن ماسەی نورسی باسیەوەکە کە تۆی ئیماندار کە نوێژەکەی لە شوێنەکە ئەم دەرکە ئەەکەیت، ئەمەی کە لە دەوروبەرتە هەمووی لە ڕۆژی قیامەتە شاهدیت بۆ ئەدا، هەمویان دڵخۆشن لەگەڵ تۆیە. ذکر یا جبال ئەوبی معه والطير، ئەفەرمێەوە تەنها بۆ داود نییە عەلەیهی السەلام، ئەوە داود بە زمانی حەقیقی قسەیان کرد لەگەڵ ئەوە تەوبەیان کرد، هەموو دارودرا بە زمانی حاڵ لەگەڵ تۆیە، لە کوێ نوێژێک ئەەکەی ئەو شوێنە شاهدی بۆ تۆ ئەدا بە دەقی فەرمایشتەکان، لە تا کوێ دەنگی بانگت ئەڕوا شاهدیت بۆ ئەدا. ئەم جۆرە بە عەمەلیکردنی عەقیدەیە بەشێکی زۆر گرنگە لە پاکسازی دەرونی خۆمان. ئەگەر نا گەنج زەمانێکی زۆر کاتی خۆی ئەکوژێ بە عەقیدەوە، دوایش هیچ حاصلاتی نابێ حاصلات. تەسەوور کە نزیکەی 11 کتێبم لە هی سەلەفیە تا خوێندووتەوە، ئیجازەشم لە هەموویانە وەرگرت، هی ئەشاعیرەشم هەرخە، هەموو ئیجازەی مەلایەتیم تیا وەرگرت. هەمیشە سێرەمە کرد فەراغێکی دەرونیم هەیە. ئەو هەموو کتێبم لە عەقیدە خوێندووە، هیچ پیاوێکی پیرمە بینی لە من زۆر باشتر بە گوڕتر هەتاوەکو کتێبەکە عەیاش سێرم کرد. عەیاشە فەرمێوە کورە ئیمامی ئەبوو هوڕەیرە بێنە لەم زەمانە زینوی کردە بڵێ ئادێ ئەنواعی تەوحید چەندێکە نازانی بە قەدەری علم و بە گەورەی علمی خۆی، بەڵام لە ڕووی عەمەلیەوە یعنی بیرکەنەوە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم، یعنی بە لەحەظات و نەزرەیەکی خۆشەویست دوای ئەوە تەواو کەوتنە کار. کێ نامەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گیان؟ هەموو جارە ئیمامی ئەبوبەکر ئەیبردن بۆ مەلیکان؟ نا والله، یەکێک لە نامەکان يعني بۆ مقۆقس کی ئەیبە حاتەبی کوڕی بەلتەعایی هەڵی گەورەی کردو، ئەوانە نابێ نامەیەکی بردووە تەسلیمیەکە، دوو جار نامەی بۆ بردووە، بۆ هەردوو جارەکە حاتەب ئەیبە. سبحان الله، کە حاتەب ئەیبە يعني بیرکەرەوە حاتەب کەسێکی سادە لە ناو مسلمانانە، بەڵام ڕۆحی عەقیدە کە بریتێ لە تەسکیە و تەربیەتیە تەواجودی، بۆیە هیچ شتێک تەئسیری لێ ناکە. زۆر کات ئەبینی مەسەلەن کەسێک لە ئاستێکی زۆر باڵایە واز لە دینداری ئێنێ، بۆ کارەکەی چییە؟ خۆ عەقیدە ئەزانێ، بەڵام لە ڕووی سلوکەوە نەکراوەتە عەمەل، لە پلەی ئیمانە وەستاوە نەگەیشتوەتە ئیحسان. ئەگەرنا ئینسان ئەم چێژەی ئیحسانی وەرگرت، ئیتر تەواو لەوە ئەمین ئەبێ. ڕەحمەتی خوا لە ئیبن تەیمیە بێ کە ئەفەرمێ خوا جەل جەلالوه ظالم نییە، ئەگەر عەبدێ ئیستیقامەی هەبوو، ئیستیقامەی ظاهیر لەم حەیاتە وەڕەبت و پەیوەندی تایبەتی لەگەڵ خوایە جەل جەلالوه هەبوو، لە عاقبەتی خۆی نەترسێ. ئەو فەرمایشتەی کە باسەکات کە ئەفەرمێ جاری وایە بستێکی ئەمێنەوە بەهەشت و بەرەو دۆزەخە ڕوا، لە ڕوایەتێک ئەفەرمێ فیما یەڕاه الناس، لای خەڵک ئاوا خۆی پیشان ئەدا ئەوەندەی ماوە، ئەگەر لە حەقیقەت ئەوە نییە. ئەگەر ناخی سوژدەی بر بۆ خوا کیفایەتە، دا ئەمەزرێ. بۆی ئەم بابەتە زۆر بە هەند وەرگرن. هەمیشە لەگەڵ ئەو دروسی عەقیدە و دەرس و دەورانە کە ئەیخوێنی بەشەکەی خۆت فەرامۆژ مەکە کە تەربیە و تەسکیەکەی. ئەگەر ڕەنگی نەدایەوە لە توێ دا نەمەزراوە، بە هەرچی علومی هەرچی کتێبی عەقیدەیە لەبەرت بێت دا نەمەزراوە، هەتاوەکو کەی بووە عەمەل وەلەو کەمیش بزانی کە کردتە عەمەل ئەوە عەقیدەی تۆ دامەزراوە. بۆیە پیاوێکی پیرە بینی هەموو نوێژێکی بەیانی لە مزگەوتایە، بۆرج و گۆڵ، پێش نوێژی بەیانی شەو نوێژەکە، باش ئەمە عەقیدەکەی دامەزراوە وەلەو کەمیشە زانێ. کەسێکی ترمان ئەو هەموو شتە لە عەقیدە ئەزانین و لە بەرمان کردو و چەند دەوراتمان بینیوە، هیچ جوڵە و حەرەکەمان نییە، شەو کوێرین، کورە ڕۆژ کوێریشین بەخۆ. بۆیە ئەم خاڵە یەکەم لە خزمەتانە عەرزەکەم زۆر بە وریایی و هەسیاری مامەڵەی لەگەڵاکەن، چونکە ئەمە بە تەجروبەی ژیانی خۆمە زۆر ناڕەحەت بووم، هەتاوەکو تێبگەم بۆچی ئەو هەموو کتێبە خوێنم نام جوڵێنێ. دوایی تێگەیشتم کە کتێبەکان زانستە
عمل لو تربية وتسكية وصفاي إنسان دس أكوي كخوي برورد أك تبيني دوهم لخزمتنا زور كات جنجو لا واتي أجا كبرورد بتنها أكري تسكية نفس بتنها أكري عزيزانا أون ديل شريعتها تسكية نفس بدست جمعي كراوة بمفردين كراوة أما تشاق ورقرن أما من خوم بخوم بيم وابو أقر بيم دوركم ولا خلق مدتك أو أنا اعتكافكم دوركم ولا خلق بهي الشوازة يعني لو قرب على خي خلق دوركم لو شيء تربية باش تربية تصور كان تربية وتسكية بدست جمعي زور بركة دار ترو بهيسترا لو يكم مفردي بكري لخزمتنا إمام غزالي أفرميت شون عيبي خود أناسي طبعا أنا ضلي إنسان برا لا عيب أو ساري كيف ما عيب بدأ متساوي ساري أنا أكاتو إدوزته أواني تو بريتي لتشي بود دوزينه عيبي ضل طبعا إنسان خوي زور خوشه عيسى حركة سكمان ناوي خوي بلاو جوانترين ناو ملعب دائم صلاة الليل باش تاو بلا موزور مهمة باش جلو برقي خون بلاو لحمون جوان خوش بلاو لهما قوستر أوي خوتانية بلان أو طاو هم إنسان طبيعي أوي حتى غزالية فرمي عقل سبحان الله لعقل إنسان لعقل عقلي خوي لهم كسبي باشتره كز عقلي خوي بكم نازل باب زين يعني منالك هت جورة بين منالك كان خوي كل باكم أفكرني زي منال پروردك كجورة بين جاتي أجا أوه بقرآن باكم باشي أزاني أجرته وسيري عقلي خوي بباشترين أزاني خوي زور بويا عيبي خوي نابيني كورة إنسان كشتيك زور خرج عيبي نابيني الرجل لما الله داني اشتبون داني كان لحزب وداني لحزب تربو تو بياي بيربون قواريكيش ليهو والله رسمي مسؤولي كيبيو بلغل صدامة داني كان لحزبك برانبر بوتي أها ما وصلتو سيريك دعوة بشاي مجلسكية وتي شوين كيكوتو لغل صدامة شون بلاماري صدامة يا ماشي أكا أما يتريش أو سيري كردو مانا بقربان وتي سو سيرك أو ماشي أكا باشا بلاو جوان بو ما تشكشي بلاو جوان بو باشا أيوة أو ماشي أكا أو لا باشا تصور كبو شوك خوشي أيز عيبكي نأبيني بخوائي مش أوين بخوما بويا غزالي فرمي عيبي نفسي خود بخود نادو زريتو لجمعة أدو زريتو شتيوانية بتنها بتواني أفرمي برو شيخي زور باكو ساغ بدو زرو عيبا كانت فيه بلي أما عيبا كانت بوتشار السركة نبو برو هاوليكي زور خوشي يستو بدو زور ساغ بهاولكت عيبا كانت فيه بلي عليهم دوانا زور زحمة لم زمانه لزماني خويا ها لشوار صتكانو شوار صتكاني هجرية أفرمي لم زمانه زور زحمة أما الدسكي أو صحبة يا شيخي كي باش دسكي على أجر أمو دزنك وبرو ناو دوج من كانه بزان أوان تشيل سرتو الله راسكن أوان شو كباش فحصي تويان كردو جوان قراون باشا دوربين زان تشهليك أوان كباس يعني كراسكن بيدنا خوش نبي أجر مسلمانك حسادتي برانبره هبو عيبيشي وتي بينا راحت ما بقى خوابو توي ناردو راسك أو تشاك قراوة تفتيشي توي كردو لو همو تشاك قراوة خرابيكي دوزيوتو فعلا أو خرابيت هي في عادز ما بقى حلايك لو شتا هي برو بدوايا برو أهان لناو جمعة دروسي لناو دجمنا كتابي دروسي أفرمي أجر أمش هردز نكوت دجمنا كان هردز نكوت نوتواني بسيرنا دجمنا كان على بنا رفيقة كانت بقرة على سيرك بتشي إزعاجي لقل رفيقة كانت أولا خوتها هي شو كإنسان دائما الفد لقل كسي هاويني خويا أكا باشا كوم على يسمى مثلا كومالك ما زور بين ما لقل كتير خوشة أم كومالك صفاتي مشترك من هي بيك ولا تشاكو خراب بزان الرفيقة كانت شي خراب أنا بخواله توشة هي بكم يا بزور كوابو دوزينوي خوت لنا وتربية وتسكية لنا ودس جمعة دس نقبة مفردي بتنها دس هناك زور زحمته إنسان داءني شم كردوا كان يخوم أجميرم باشا بخوا أوم غلطة هو كان غلطي تري هي بخونا زاني بيوايا عيبيني أما زور شاكر لحقيقة شيء غلطة أبي الزور أجمل أبي حتى سيري عبادته كان عبادتي جمعي أجري كان زورة عبادتي فردي يعني مثلا نيش باش أتم بفردي كم توشي الريانا بمكس آجي لينيا بوبري إخلاصه
ئێگە لەگەڵ جەمع کردم خەڵەنەوە جەمعایکەی جاری وایە تووشی ڕیا ئەبی تووشی کامیان باشترە لەناو جەمعەکە 27 خەیر تۆ بۆ تەنووسرێ باشە خە تووشی ڕیا بم چی بکەم تووشی ڕێژ بێت لێ 27 بۆ نووسرێ بڕۆ لەناو جەمع جێبەجێ کە لەناو جەمع تۆ پەروەردە ئەبی بڕواکەن بەرەکەتی جەمع تۆ یعنی تۆ لە نوێژەکەی ئەڵێکی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین ولا ماڵێن بۆچی بە مفردی ناڵێ خۆ تۆ خۆ بە تاقیتە نایە بۆ ناڵێ ئیاکە ئەعبود ئەڵێ ئیاکە نەعبود ئەڵێ ئەگەر مفرد نوێژە کرد یعنی لەگەڵ هەموو جەمعی مسلمانانە ئێمە عەبدایەتی تۆ ئەکەین لعل یەکێکی صالح لەناو جەمعەکە هەیە تۆشی بەرەکەی بەهۆی ئەوە خوا عەفوتەکە زۆر کات لە مەجلیسێکا دائنیشنەوە ئێسێمە لەم مەجلیسە والله جاری وایە خوای گەورە بەهۆی یەکێکمانەوە لە هەمومان ئەبووری عەفومانەکە لێمان ئەبووری وا تەسەوور مەکەن بڵێن وەڵا ئەو کەسەکە خوا بەهۆی مەلە عەبدای مەکرد وەڵا هیچ وان لەوە چ کەسێک بێ لا يعبأ به هەر ئەسڵ سەیری ناکەین ئێمە زۆر فەقیر دامە و لەناومانە خوا بەهۆی ئەو ئەلتافی خۆی بەسەرمانە پەیتا دائەبارێن بۆیە تۆ لەناو نوێژەکەت ئەڵێ ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین خوایە ئێمە پێکەوە عەبدایەتی تۆ ئەکەین بڕواکەن ئینسان کە ئەچێتە ناو مزگەوتەوە من جاری وایە ئەچمە پێشەوە بۆ ئیمامەت ئەڵێم خوای گیان ئەمانە هەموویان لە من باشتر قەدەرێک وهای کرد کە من کەمە پێشیان خۆت بڕیارتدا دەی تو گەورەی خۆت لەبەر حرمەتی ئەمانەی لە پشتەوە ساوان ڕەحم بە من کرد تەسەوور کە تۆکە لەناو تاعەتێکای کە بەدەسە جەمعی جێبەجێ ئەەکەی حاڵە و کەم و کوڕەکانیش عیبەکانە هەڵە گیرێتەوە هەندێ عیب هەیە و حاڵە هەیە لە نوێژە کە تۆ ئەیکەی هەمووی هەڵە گیرێتەوە هەندێک هەڵە هەیە ئیمام ئەیکە تۆ نەشە کردووە واجبە لەسەر شوێنی کردی بنمونە إمام الله أكبر تحرمي دا بستو طبعا نيته الله أكبر أم دوانا هلا قبولناك هر هلا يشي كل بيته أول نيته إنه هنا بهر بيته أول الله أكبر تحرمش خلالي جمانة لدروس بيته أول ما يجكت أبري هيج مجاليتي يعني غيري أما هر هلا إلى نيجا أكي توانت كردو إمامك كردويتي بلام لبر بركتي أو دس جمعية ونابي واز لإمامك والله كره خو من نام كردو هقم شيء أبي لقال أواس وجدي السهو بري أبي بجويكي إنما جعل الإمام ليؤتم به اعتيادي الله أكبر إمام دس في أكا دعاء بيركاته بقرآن نازم فاتحة مخين يا نمخين للركوع تازر روشتوا خلاص الركعات يتركا أخذتوا فاتحة وخين دوا كتير بشويني كي أبي لقال أو نيوجا جيب جاكيت وعند العلماء فرمي أنا بو استل نيوجا كتو حلدنا كردوا بيبرة بلام أجري أو دزناك كشويني أكيد شو كشوين كوتني إمام بحلقاني شيء واجبه تصور كالكاري دس جمعية أجري زورتر هالوردة هلا كانت هلا قريته إمام باش أو من لا دوسيكم هو أيوكا كان يرجم كردوا الله أكبر والرجوش مجمعات أيو دسم بيه كردوا أيو أقام لخونا والتحيات أخوانم أيو أشهد أن لا إله إلا الله يبيرم كوتو أيو بابا جلا بيرم كوتو يا طبعا لا إما ياسهيك من طبعا الكتاب والسنة أما نهاتوا ياسهيك من هي لفرز كان أجر فرزك خسشين فرزك شين فرزة أجت لم خصيه به أبي سجدي سهو ببي بونمون أهم كله تحيات مخن أبي سجدي سهو برمبل إتو ركوبك سورة فاتحة خوتي خندو إمام تحياتي خندو دعاء بيريك وتوتو دسي كله فاتحة خندو دعاء أبي تشيبكا أبي سجدي سهو بري تو هم هلاد نكردو والله واجبه لسر شوين إمامك باشا نا تو هلكت كردو إمام نيكرت تو هلكت كرد إمام نيكرت لبري أوي تحيات بخياني الحمد لله رب العالمين ولا الضالين لا آمين كبيرك وتو إيه باشا أبي سجدي سهو بري والله مادام لقال جمعي لقال إمام سجدي سهو نابي خوالت أبو ريه بهوي شيء وبهوي أوي لناو جمعي بخوا تربية وتسكير أو هاي لناو دس جمعية زور كوتنت هي برزق بيتوا زور هلط هي هل أسيتوا بوي أونا التزامي جماعات بكو لقل جماعة تابو لهمو كاركتر للتربية وتسكير لهمو حتى يعني بشكاني مثلا حج يقرقني أساسي هي حج كيوج عرفه أبي مسلمان بيك ولا كيو كبوس أو نيش يدواك ممكنة ولا طوافة لشوين يكترا خود بكاتي خود بكي
بلام ركن أساسي كي الحج عرفك في غمر صلى الله عليه وسلم فرمي إلا أبي دس جمع بن هم بيكوا زكاة دركي باشا بقرة ممنون أبن فقير أدوز مو أيدمي رجو مسلمان أدي هم بيكوا دس جمع بالرجو أبن كسك ما نخوش به لا دس جمع كمان بي نكري أوانا أجري أواني تري هم بو أنوسري همونيتي كي دس جمعي إما برزكات هم بيكوا أروين هندي جار يعني هندي سبحان الله لا الروايات كلا خزمتها أوستي سر السر أماني يعني رب العالمين لجهاد بيذكروا أمرك نجوري دين توشي هلا أبي توشي أبي بلام أساسي إيش كباكة أساسي إيش كاري كي جوري أو هلا نهر هموي مختفرة بدمونة أجر تو كسيكت كشت أحكامك إيشي إسأل لأنه جهاد يعني لأنه دس جمعيانين كسيك كشت باشا بدسي أنقص وأكوجا بدسي أنقذني أنا والله أبي خوت لمالي خوت في دي أدي يعني لخزمة كانت في دي كتبو أدن أي لنا مثلا ميداني جهاد كسيكت كشت بهلا دولتي مسلمان بوتدا حتى ها أرك الدنيا وكيش ناكي وتسرشانه كل لنا جمعي لدست جمعي سيري أنفر ما يشتي في غمري خواب كان صلى الله عليه وآله وسلم أفرمي ما اجتمع قوم في بيت من بيوت الله هيش قوم يجمع بين لبيتك لما كان إخوة كوبنوا يتلون كتاب الله لو فرماشتي مسلمة روايتك أو هاي بين كتاب إخوة بخوانوا ويتدارسونه فيما بينهم دراسيكا تدبريكا لخزمة يابن تجويدك قراءتك إلا نزلت عليهم الملائكة ملائكة بيتا بالدوري أوكم الله وكو ابنه إيه بتنهاي إخوانهم أو أمنية بشيك طبعا ملائكة ربطي زورة لقى الإنسان بشيك لملائكة بيوت يعني السياحين يا سياحون بس هرزويا أقرن بس بوكو مالي ذكر أقرن أما مجلسي ذكر ين بدوري وكو ابنه مجلسي قرآن أخوان مجلسي صلوات أدن مجلسي ين بدوري أنا وكو ابنه نزلت عليهم الملائكة وغشيتهم الرحمة إخوة بسري أنا داء باري وذكرهم الله في من عنده لروايتك نزلت عليهم السكينة وحفتهم الملائكة سكينة آرامي دا أباري بس دل دروني أنا روحي أن آرام أبي أسود أبي لقل أوشا ملائكة دوريان أدا دي تصورك أجر إيما خومن بتنها تزكية وتربية نفسي خومن بكين ناقينا أمر رتبة بلايا ناقينا أوك السكينة ما تجبه زور كانت خريكي تزكية وتربية خوتبي هر آلوزيتها بلام لناو دس جمعي مسلمانانا خريكة بيكوا كومالا دوست أم زمان يكي زور سيرة أزان الرفيقاتي تنهابوة الظاهر يكتر ما نخوش كورا بي للدعاية باس يكين للسجدة باس يكين كورا والرفاقة والصداقة والصداقة هي موازنة بو أم دور رجاء أي لا جهنم كسيك زور زحمة لناو عذابك زور شدته رفيقك خوايا والله آرام ناقرم لبهشت بخوا آرام ناقرم أو رفيقكم لبي استراحتناكم لبر رفيقك خوي قول عفويك لناو جهنم أين تدر أهل جهنم هاي إما صديقك حميم ما النية خزق صديقك حميم ما نبو إما شيء هنا يدرو جارك ملكاني هلا بجل مزيتي باشاكو ابنو اگر هاتنا هلا بجي ان شاء الله لخدمتها انا ابن مزيتي باشا ابن همو ملكان كو ابنو بريارك ادن لبين يكتر اسير ام بريارك اما صداقه الراس امر يوم ملات شيكن همو دج يكتر خو ما انا او بك حسادت من هي شي ما برام بيكتر عليه همو كو ابنو علن كاك ورن بو خاطري خو هم انا قناه باره اما انا خجال باري بردم خوايا كور ورن بعهد وبيمانه بين لبردم خوايا أجر مردين وروشنا أو دنيا ببي يكتر نشينا بهشت همو يندس خنا دس يكتر خواتو شاهد با يقدر من بجيب من نشينا بهشتو هو يا صداقة والرفاقة بيك وتزكية وتربية نفسي خوانك جروب أبي أمره دروز بين جاري يشتربوا شيء ومسألة تربية وتزكية سركن بيك كبا أم دوشوا بينشان بروجو بين بيك وكمال دوست وجنجي جوان بيك وبريارة دين بأم حفتيك كحمو رجع صد صلوات بين نديداري خوشي صلى الله عليه وسلم بابين هرهما بيك وأمشوا ساعات دوها سين تير دعابك يعني شكل فائدة كان يا مخيم أنا أويك للروي عبداتي وتو أخات نودس جمعه
فائدەیەکی زۆر بە قووەتێتی نا هەر پێکەوە عەهد دەدەن هەر کەسە لە ماڵی خۆی دوعایەک چاپەکەین کاکە سەعات دوو ڕەحمەتی خوا لە هەموو کەسێک هەڵسێ دەستنوێژە بگرێ ئەم دوعایە بخوێن کاکە نوێژیش مەکە بەس هەڵسە کورە کاکە هەر ناتوانین دەستنوێژیش مەگرە بەس دوعاکە بخوێنە هەڵسە سەعات دوی ڕێک هەڵسە لەگەڵ ئەو دەسە جەمعا هەمووی بەرزە بێتەوە وە زۆر کات ئەو تربیەی کە ئینسان لە دەسە جەمعا دەسی ئەکەوێ و ئەو بەرز بوونەوە سەریعی دەسی ئەکەوێ بە دەیان ساڵی مفرەدی دەسی ناکەوێ ناڕوە ناتوانێ نایبڕێ هەندێک جار عیبێکت هەیە هەرچی هەوڵ ئەدەی بین طبعا مجاهدە ئینسان بڕواکەن ئێمە لە بەردەم کاروانەکان ئاوا بە سەریعی ئەڕۆین هەمومان خەریکی جیهادی نەفسی خۆمانین ئەگەر خوا کردی گەیشتن نەفسی مطمئنە الحەمدولله نەگەیشتین تۆ بە مجاهد حسابی لەو ڕێیە کاتێک کە ئەمریت و ئەڕۆیتەوە حزوری خوا چونکە هەموو لەحظێ وا تەسەوەر مەکەن والله جاری وایە کەسێک بینی گوناهبارە ئێمە بە سوکسەی لێکەین بەس ئەو کەسە مجاهدە جنگ ئەکا لەگەڵ خۆیان ناتوانێت لە گوناهە نەجاتی بێ هەوڵ ئەدا ناتوانێ بۆیە زۆر کات عەبدێک ئەبینی لە عەبدەکان گوناهەکە بە سوکسەیری مەکە بەخوا لەوچە یەکێک لە ئەولیای خوا چونکە شەڕەکە لەگەڵ نەفسی خۆیان ناتوانێ نا گەنجێک فترێک لەمە پێش هاتبوو وتی تو خۆمە ئەوسا دوعام بۆ بکە وتم بۆچی دوعا بۆ بکە هەرەوە بە زەردەخەنەیەکەوە وتی ماوەسا گەوزاوی گوناهێک بووم 3 ساڵە وازهێن وەچمەوە سەری وازهێن وەچمەوە سەری وازهێنم بەخوا جاری وا هەیە تون پەنجەی خۆم ئەگەزم قەپی پێ ئەەکەم ئەگریم خوایە فریام کەوە نەجاتم نابێت لە گوناه ئەزان ئەو عەبدەوە ئەزانن کە ئەو گوناهەی کردو بچووکە لای خۆ والله ڕوتبەی ئەوەندە بەرزە تەسەوور ناکە بۆیە لە فەرمایشتەکە ئەفەرمێ فەلیەفعەل ما یەشاء کورەم عەبدەی ئاوازوز و تەوبە ئەکاتەوە ئەوانە ئەگەڕێتەوە بە هەرچی ئەکات هەرچی ئەکا بابی کە خوا لێ ئەبوورە عەفویەکە بۆیە عەزیزانم مەسئلەی تەزکیە و تەربیەی دەسە جەمعی زۆر عیب هەیە هەڵی ئەگرێتەوە خۆت جوهدەکەی بۆت ناکرێت لەگەڵ براکان تای سیرەکەیشیان دوعایەکە بۆ ئەکا کەلیمەیەک ئەڵێ شتێک ئەڵێ یەکسەر تەئسیر لە دڵی تۆ ئەکا لەو گوناهە نەجاتێ بڕواکەن دۆستێک جارێ وتی ماوەسا زۆر دوعا بۆ فڵان کەسێکم کە وەفاتی کردو وتم بۆ تی ماوەسا من و ئەو پێکەوە گوناهێکمان هەبوو کە ئەو وەفاتی کرد من تەرکم هەستم کرد بە خەجاڵەتێکی زۆر گەور ئێستا لەگەڵ ئەو فڵان کەسە هەموو جا ئەچمە سەر گۆڕەکەی ئەوان بۆکو مامۆسای خۆم سەیریەک ئەوە بەرەکەتی دەسە جەمعیە لە لەحظەیەکە لە کاتێکە خۆی گەور دەرود لێ ئەکات بە تایبەتی لەم زەمانانە کۆتا قسم بۆ خزمەتان دیارە تێبینێکمەوە بەڵام کات کفایەتە ئەلەم زەمانە کە شێخێکی مڕەبیم نییە صدق و سەفا کەم بووەتەوە زۆر پێویستمان بە دەسە جەمعی هەیە بۆ پەروەردەکرد پێکەوە هەمومان هەوڵ بدەین خۆمان پەروەردەکەین لە هەموو ڕۆکانەوە برایەکم نایە بۆ نوێژی جەماعەت ئەچم بە دوای بزانم چییە موشکیلەکەی کەسێکی ترم سیرەکەم لە ذیکر و ئەورادەکانە لە دەرسەکە دیار نییە لەوان ئەچم بزانم کێشەی چیە گرفتی ئەی هێنی تەشجیعکردنی یەکتر هەوڵدان بۆ هاندانی یەکتر زۆر گەورەیە جیاوازی ئێستا لەگەڵ نەوەتەکانە هەستەکەم ئەمە خاڵێکی جەوهەری بێ لە نەوەتەکانە کارمان زۆر دەسەجەم بوو خۆ لەو زەمانانە يعني أحزاب إسلامي زور أجيل فردي خوار ونبو مشغول بو بلام هموي لبروي اللي يقدر إيرا كاري أكل كز أجيل نبو خوي إيش أكل جارك شو ما يكيل لما قركان بيجنو يجيب يعني هالصام كسير مكرت سير كم كز لسرجة جاكينية زور سير وبلامه عودي قتم دا خوي بوشي كز لير يعني عالم شو تلاقوا من أخوت كز نماو كسير مكر هر يكيل لبني تويكا ولا سوتشيكا ولا تاريكا هم خيرك شو نيجو دای پرسیارم کردوتیان والله ئەمیرەکەمان هەموو جارە خەبەرمان نەکاتەوە لەم کاتە هەمومان پێکەوە خەریکی خوانە هەر کەسە بۆ خۆی بەڵام هەمووی لە یەک کاتەوە بەدەستە جەمعی ئەزانەوە چ بەرەکەتێکی گەورەیە ئەو وای کردبوو لە نەوەتەکانە خەڵکی موسڵمان زۆر بەهێز بوو هەموو جارە زیادی ئەکە بەرەو پێشە چوو ئەمڕۆ هەموو جارە وردە خەڵکمان لێ ئەبێتەوە بەعکسەوە بۆیە زۆر ئەو کارە دەسە جەمعیەکە عەرزم کردن گرنگە و ئەو خاڵە یەکەمەکە عەرزم کردن مەسەلەی تێپەڕبوون لە مەسەلەی عەقیدە و ئیمان بۆ ئیحسان و خودابینی زۆر گەورەیە لا أو لحظاتاني كما وحزكم بيكوا بدل بروح كومل دعاء بكين خواي كان تأخذ شاهدي ضلي أمي أجر شي ئێمە خەجاڵەتبارین و بە زمانی ڕەش و چاوی ڕەش و دڵی ڕەشەوە ئەمانە هەیە دوعا بکەین و کەلیماتی خۆمان بەرزکەینەوە بەڵام یا ئیلاهی تۆ خۆت ئەزانی بەخوا دڵمان پڕە لە خۆشەویستی تۆ و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
یا ئیلاهی بە خۆشەویستی دڵمان داوات لێ ئەەکەین لە هەرچی گوناهمانە ببوورە یا رب العالمین. خوایە گوناه هەیە بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناه هەیە بە پەنهان کردومانە عەفومان کە، گوناه هەیە نەمانزانی کردمان عەفومان کە، گوناه هەیە زانیمان و بێئەدەب بوون بەرامبەر یا ئیلاهی عەفومان کە، گوناه هەیە لەمە پێش کردومانە عەفومان کە، گوناه هەیە لەمە دوای کەین و فریای تەوبە ئەکەوین عەفومان کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یا ئیلاهی یەکێک ناومان لە خزمەتیا بن، خۆشەویستی دڵی ئێمەی پێ بگەینە یا ئەکرەمە الئەکرەمین. خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت دڵ و دەروونمان پاک کەرەوە، دڵمان ئارام کەرەوە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت بە بەزەی خۆت گەوزاوی کۆمەڵە گوناهین یا ئیلاهی، دەرەقەتی نەفسی خۆمان نایەن یا ئیلاهی، دەرەقەتی شەیطان نایەن یا ئیلاهی. هانای زەلیلی و زەعیفی و گەوزاویمان بۆ تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی، تۆ خۆت ڕزگارمان کە، تۆ خۆت عەفومان کە، تۆ خۆت بەزەی بەسەرمانە ببارێنە، تۆ خۆت تەسکیە و تەربیەمان کە یا ئەکرەم الئەکرەمین. بەخوا ئیلاهی ئێمە لە زەمانێکی پڕ شەهەوات و شوبهات، بەخوا دینەکەی تۆمان خۆشەوێ، خوایە تۆ خۆت شاهیدی حەز بە نەسرەتی دینەکەت دەکەی. ئەگەر هیچ چاکەیەکمان نەبێ لەسەر زەویە یا ئیلاهی ئەومان هەیە کە بە دڵ ئەمانەوێ دینەکەی تۆ نەسرەتی هەبێ، دەیا ئیلاهی بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت دڵی موسڵمانان یەک، ماڵەکانمان یەکخە، بەهێزمان کە یا رب العالمین. خوایە کافرانی هەموو دنیا شەیاطین و ئینس و جن لەسەرمان کۆبوونەتەوە، بەهانامانە وەرە یا رب العالمین. خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت، خوایە فێری علممان کە، علممان زیاد کە یا رب العالمین. خوایە ئیخلاسمان پێ ئاتاکە یا ئەکرەم الئەکرەم. پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا، پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور، پەنا ئەگرین بە تۆ لە عوجب، پەنا ئەگرین بە تۆ لە غەیبەت، پەنا ئەگرین بە تۆ یا ئیلاهی لە کوفر لە شیرک. خوایە پەنا ئەگرین بە تۆ لە دڵی پیس، یا ئیلاهی پەنا ئەگرین بە تۆ لەو گومانە خراپانەی کە بە دڵمانایە، پەنا ئەگرین بە تۆ لەو خەیاڵە خراپانەی بە زیهنمانایەت. ئیلاهی بەخوا ئێمەی دەستەوسان هیچ شک نابین تەنها تۆ نەبێ. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێن، عەفو و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێن. خوایە گیان تۆ خۆت ئەزانی ئەمە حاجەیەکی زۆرمان هەیە لە دین و دنیامانە، هەمووی بەرزەکەینەوە بۆ لای تۆ یا رب العالمین. خوایە حاجەکانمان بۆ جێبەجێکە، یا ئیلاهی حاجەکانمان بۆ جێبەجێکە، سەرمان بەرزکە لە بەردەم خۆت. لە ڕۆژی لیقای تۆیە خوایە بمان گێڕە لەو عەبدانەی کە لێیان ڕازی ئێبێ، لە ڕۆژی لیقای تۆیە بمان گێڕە لەو عەبدانەی کە سەریان بەرزە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت لەو ساتێک کە ڕۆحمان دەرەکێشێ، یا ئیلاهی کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێن، ڕەحمەت بەسەرمانە ببارێن، لەناو گۆڕی تارمانە ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێن، لە کاتی زیندوو بوونەوەمان ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێن. یا ئیلاهی لە کاتی محاسبەیە ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێن. خوایە شەرمەزاری بەردەم دیوانی خۆتمان مەکە، شەرمەزاری بەردەم پێغەمبەری خوامان مەکەس. خوایە بۆ خاتری گەورەی خۆت بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بمان گێڕە لەو عەبدانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەیان بینێ دەم و چاوی گەشت ئەبێ بۆیە. خوایە بمان گێڕە لەو عەبدانەی بە دەم و چاوی گەشت و جوانی ڕەسوول الله صلی الله علیه وسلم شادە بن. خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی خۆشەویستانمان ببوورە، خوایە لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ببوورە. یا ئیلاهی ئەم ئومەتە ئەمڕۆ لە زیلەت و محنەتێکی زۆر گەورە ئەژی، بەخوا هانای فەقیری و زەلیلی ئەم ئومەتە ناتوانین بۆ کەس بەرزکەینەوە بۆ تۆ نەبێ. یا ئیلاهی بە هانامانە وەرە عەدالەتی خۆت بگێڕەوە بۆ سەر زەوی، بەهێزمان کەرەوە لە سەر زەوی یا رب العالمین. خوایە گیان مسلمانانێکی زۆر لە هەموو جیهانە لەناو محنەت و زەحمەتێکی زۆرە. یا ئیلاهی زەلیلی هەمویان بۆ لای تۆ بەرزەکەینەوە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە،
پەروەردگارە ئەگەر چی عەبدایەتیمان کرچ و کاڵ و بێکەڵکە بەخوا لەوە چاکتر شک نابێن یا رب العالمین. خوای گیان ئەم خۆشەویستانم هەمویان لەم شوێنە مبارەکە کۆبوونەتەوە دڵیان پڕە لە دوعا. بەخوا پەروەردگارە هەندێک جار دوعاکان ناتوانن بڵێن، دڵیان هاواری دوعاکان ئەکە. یا ربی خوای ئەوەی ئەیانەوێت و سوودی هەیە بۆ دین و دنیایان پێیان عەتاکە، ئەوەی پەنای پێ ئەگرن خوای گیان و خراپە بۆ دین و دنیایان، یا ئیلاهی پەنایان بدە یا رب العالمین. خوای سەرفرازی ئەم دنیامان کە، سەرفرازی ئەو دنیامان کە. زمانمان کولە لە دوعا بە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دوعا ئەکەین. خوایە ئەو خۆشەویستەی دڵمان، ئەو نورەی چاومان لە هەموو عمریە، لە هەموو عمری مبارەکیە هەر داوایەکی لێ کردووی خوای گیان ئێمە گونەهباری خەجاڵەت بەر داوات لێ ئەەکەین و پێمان عەتاکە. ئەو خۆشەویست و نوری چاوەمان لە هەموو عمریە پەنای پێگرتووی لە هەر خراپەیە، ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا رب العالمین. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. فايقول لقناه مني شوي وجبوري خالي من قبولك يا رب.